لە هەوڵێکدا بۆ بەرپاکردنی ڕاپەڕینی جەماوەری لە ناوچە کوردیەکان و وەک هەنگاوێک بەرەو ڕوخاندنی دەسەڵاتی ئێستای ئێران، ئەمریکا دەیەوێت حیزبەکانی ڕۆژهەڵات لە سنوورەکانی هەرێمی کوردستانەوە پڕچەک بکات و ڕەوانەی ڕۆژهەڵاتیان بکات. بۆ ئەم مەبەستەش هەماهەنگی لەگەڵ پارتی و یەکێتی کردووە. بە پێی راپۆرتێکی وردی ئاژانسی CNN ئەمریکی، ئاژانسی هەواڵگری ناوەندی ئەمریکا کار بۆ پڕچەکردنی هێزە کوردیەکانی ئۆپۆزیسیۆنی ئێران دەکات. ئامانجی سەرەکی ئەم هەنگاوەش فشارە لەسەر دەسەڵاتی ئێستای ئێران و بەرپاکردنی ڕاپەڕینێکی جەماوەری سەرتاسەریە لە دژی کۆماری ئیسلامی ئێران لە ناوخۆدا. هەروەها بەپێی سەرچاوەکان ئیدارەی ترامپ لە گفتوگۆی چڕدایە لەگەڵ گروپەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی و سەرکردەکانی هەرێمی کوردستان بۆ دابینکردنی هاوکاری سەربازی بۆیان. CNN دەڵێت ئێستا حیزبە کوردیەکانی ڕۆژهەڵات خاوەنی هەزاران چەکدارن کە لە سنوورەکانی نێوان هەرێمی کوردستان و ئێران جێگیرن. لە سەرەتای دەستپێکی ئاڵۆزیەکانی شەوە چەند لایەنێکیان بەیاننامەی فەرمیان بڵاو کردوێتەوە و تێیدا ئاماژەیان بە نزیکبوونەوەی ئۆپەراسیۆنی سەربازی لە ناوخاکی ئێراندا کردووە. هاوکات داوایان لە هێزە چەکدارەکانی ناوخۆی ئێرانیش کردووە ڕیزەکانی سوپا جێبێڵن. لە بەرامبەردا سوپای پاسدارانی ئێران چەندین جار هێرشی کردوتە سەر ئەو حیزبانە و بنکەکانیانی کردوتە ئامانج. بە پێو سەرچاوانەی کە CNN ئەمریکی ئاماژەی بۆ کردوون، چاوەڕوان دەکرێت هێزەکانی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانی لە چەند ڕۆژی داهاتوودا ئۆپەراسیۆنی زەمینی لە ڕۆژاوای ئێران دەست پێ بکەن. هەروەها سەرچاوەکە ڕایگەیاندووە حیزبە چەکدارەکانی ڕۆژهەڵات پێیان وایە ئێستا دەرفەتێکی گەورەیە و چاوەڕوانی پاڵپشتی ئەمریکا و ئیسرائیل دەکەن. ئەمە لە کاتێکدا دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە چەند ڕۆژی ڕابردوودا پەیوەندی بە کەسی یەکەمی پارتی وێکێتیەوە کردووە و ئەو حیزبانەش پەیوەندیەکەیان پشت ڕاست کردوێتەوە. بە پێی هەواڵی ئاژانسە ئەمریکیەکە، سەرۆکی ئەمریکا لەو پەیوەندیەدا لەگەڵ سەرکردەکانی پارتی وێکێتی تاوتۆی ئۆپەراسیۆنی سەربازی لە ناو ئێران و چۆنێتی هەماهەنگی نێوانیانی کردووە. ڕاشگەیەنراوە جێبەجێکردنی ئەم پلانە پێویستی بە هاوکاری کوردانی عێراق هەیە تا ڕێگە بدەن چەکەکان لە خاکەکانیانەوە تێپەڕێت و هەرێمی کوردستان وەک ناوچەیەک بۆ دەستپێکی هێرشەکان بەکار بێنرێت. بەو پێی چەند ڕۆژێکە ئێران بردومانی چڕی بنکە و بارەگاکانی ئەو حیزبانی ڕۆژهەڵات لە ناو هەرێمی کوردستان دەکات. ئەو وڵاتە هەڕەشەکەی بەجددی وەرگرت و ئێرانیش هۆشداریدا عێراق کە ئاسایشی سنوورەکانیان پارێزراو بێت و ڕێگری بکرێت لە هەر جم و جوڵێکی چەکداری. حیزبە چەکدارەکانی ڕۆژهەڵات ئامادەکاریان بۆ جوڵە کردووە وەک ئاژانسە ئەمریکیەکە ئاشکرای کردووە. چەند ڕۆژی داهاتوو جوڵە دەکەن. بەڵام دیار نییە ئایا دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان تا چه ئاستێک هەماهەنگ و هاوکاری ئەو جوڵە سەربازیە لە دژی ئێران دەبێت و بێلایەنی خۆی بۆ بەرژەوەندی ئەمریکا و ئیسرائیل لەدەست دەدات؟